راب واصل لقل رزدار نوزاد شيخ كامل ربابري قشتيه بازرگانيه لهريما كردستان تو بخير هاتي كاك نوزاد دي بو ارجي بيوسيون نافخوا برد بيتن همو او اريتي برهم اني لهريما كردستان تبكار انين يان چليتي جبر كويشتو يه هاوردكري جهه سپاس سلاو لبنيران تان هلو قادرن اما چند ساله ك بەهۆی ئەو پاڵپشتیانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جوتیارەکان دەستیان کردێتەوە بە بەکارهێنانی زەویەکانیان کە گەنم زیاد بکەن لە ساڵی ڕابردوودا ئەو جوتیارانەی کە ئەو زەویانیان هەبوو هەمویان بەکارهێنا توانرا زیاتر لە 500,000 تەن لە سایلۆکانی هەرێمی کوردستان وەرگیرە ئەوەیشی کە مایەوانێ هەندێکی دا جوتیار خۆی مایەوە بۆ بنێتەوە هەندێکیشی لە بازار ڕافرۆشتەوە ئەتوانم بڵێم ئەو گەنمەی کە لە ساڵی ڕابردوو بەرهەمهێنرا زیاتر بوو لە پێداویستەکانی ناوخۆ زیاتر بوو دوو جورە گەنم مەهەنە یە تایبەت بە ئار و یە تایبەت بە یە بەرهەمێندنشی بتەمامی ئارێتێ بەرهەمئانین ji genmên navxweya Herêma Kurdistanê ye taybet bi ar بەڵێ بە تەکیدەوەی کە ئێستا ئێمەی هاڕین لە ئاشەکانمانە ئەو گەنمە لە سایلۆکان وەرمان گرتووە لە سایلۆکانی خۆمانەوە دەهێنینەوە ئاشەکان دەیهاڕین و دەیدێنە بریکارەکانی خۆراک دابەشی دەکەن باشە تنێ بوو بریکارên خوراکی تێدا بەشکردن ئەف ئارە یان بازار دژی نەخێر تەنها بۆ بریکاری خۆراکە چونکە ئەو گەنمە کە ئێمە پارەکەی دەدەین لە سایلۆکانە هەڵی دەگرین هەموو بەش لەگەڵ بەشە خۆراکانە بەشە ئاردێکی دابەش دەکەین لە ئەنجامی ئەو دابشکردن مەسەن گەنمەکە لە سایلۆکان وەردەگرین دێنێنە ئاشەکان و لە ئاشەکان دەهاڕێت و دەدرێتە بریکارەکانیش دابەشی دەکەن بەسەر هاوڵاتەکان باشە دکارتی تایبەت ژیمە بەرهەمئانینە ئارت هەیە کەرتی تایبەت دوو کۆمپانیان ئەوانە بەرهەمهێنان دەکەن سایلۆشیان هەیە و ئاشیشیان هەیە ئەوان خۆیان لە بازار دەفرۆشنەوە ئەوان گەنمی خۆیان وەردەگرن پەیوەست نییە بۆ گەنمێک کە ئێمە وەری دەگرین جدایە مناڵم ئەو گەنمی هەندێک گەنم زیادە لە سایلۆکانی من ناتوانین وەریگرن ئەوان دەوەری دەگرن دەفرۆشن ئەو دوو کۆمپانیاژی بڕیارێک بۆ هەیە یا ناچاریەک بۆ هەیە کە بتنێ گەنمێ ناوخوا بکاربینن پێویستی ئەوانژی دەکاتن گەنمێمە هەیە بەپێی ئەو گرێبەستەی کە لە نێوان ئەو دوو کۆمپانیایە هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو هەر کاتێک مەسەلەن گەنم زیاد لە پێویست بوو سایلۆکانیان توانێت ئەو گەنمە وەربگرن ئەوان دەبێ ئەو گەنمەی جوتیاران وەربگرنەوە ئەم ساڵ بەسوپاسەوە هەر گەنمێ زیاد بوو ئەوەریان گرتەوە باشەکە کە نەوزاد 6,000 تۆن بتەخمینی ئەف پێویستیان ناوخۆی هەرێما کوردستانê بێ ئار هەیە بێهەژمار بڕێکی دیارە ئەم چەند بەرهەمتینین مە بەحسا زیاتری 6,000 تۆنان کرد ئێمە لە ساڵی ڕابردوو ساڵ بۆ ساڵ دەگۆڕێت بەپێی وەرزی بارانبارین و بەرهەمهێنانەکەی جوتیاران پێی مەسەلەن جوتیار ئەم خۆی هەموو تەنێک گەنم 850,000 تەن وەردەگیرێت جوتیارەکە ئەمە هاندانێکی باش بۆی جوتیارەکە بڕوا گەنم بکە ئەگەر جوتیارەکان ئەو زەوی کە هەیەە بیکەن بە گەنم بە دڵنیاییەوە زیاد لە خواستی خۆمان و پێداویستی خۆشمان پڕ دەکاتەوەوانێت دوانین بشینێنە دەرەوە بەڵام ئەگەر بێت و بەکاری نێنن زەوەکان بەکارنهێنن بە دڵنیاییەوە دەبێت ئێمە لە شوێنیکەوە گەنم بێنین بەڵام ئەمەی ئێستا هەیە بەپێی ئەو جەوەی کە هەیە مەسەلەن باران لە کاتی خۆی داباریوە جوتیارەکان دەستیان کردەوە بە زەویەکانیان بەکاری دەهێنن بە دڵنیاییەوە ئەو گەنمە پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە بە زیادەوە باشە ئەف ئارێتێ بەرهەمئانین دەنە بەشە خوراکە مەهانە سەر بایەعاندا باش دەکەن یە فرن و نانپێشخانە و سەمونخانەیان ئەو کیژان ئارە سەرواژ تێدا باشکردن خەستای خۆش هەیە نەخێر نەوەڵا ئەم گەنمە تەنها کە وەریگرینە سایلۆ و ئێمە دابەشی دەکەین لە ڕێی سوڵەی خۆراکەوە تەنها ئەو بێ بەرامبەرە بۆ هاوڵاتیانە خاوەن بڵێن نانەوە خان و سەمونخانەکان خۆیان لە بازار دەکردنەوە باشە بڕیارێک هەبوو بەریانها و بە نرخێکی کێمتر حکوومەت ئار بوو سەمونخانە نانپێشخانەیان کێم بڵێ ئەوە ئێستا سەر خەتی نەگەڵیانە ئەو دوو کۆمپانیایە بەڵێنیان داوە کە بە نرخێکی هەرزانتر لە بازار ئەو ئاردە بدەن بەو نانەوە خان و سەمونخانانەی کە دەیانەوێت نان هەرزان بکەن یان هەرزانی بکەن زیاتری بکەن مەسەلەن 8 دانیان کردو یا 10 سەمونیان کرد بیکەن بە 10 سەمونیا دەنان لە هەمان کاتیشا پاڵپشتیان دەبین بۆ ئەوەی کە مەسەلەن غازیشیان بە نرخێکی گونجا و پاڵپشتی کرا پێ بدرێ کارەباکەشیان 950 بۆ تا بەزێنرێ بۆ ئەوی بتوانن پێداویستەکانی خۆیان پڕکەنەوە قازانجیش بکەن و هاوڵاتیانیش سودمەند بن ناوزاتوێ دەمێ هەکە ئەم نرخی پشتەوانی کردیە وان هەردوو کارگەهی ناوخوا ئاری بۆ سەمونخانە و نانپێشخانەیان دابین بکەین بتەمامی پێویستیە سەمونخانە و نانپێشخانەیان ji بە ئارێ دەربە نامینیتن پلانێکا بڤی ئاوایی هەیە ئەگەر ئەوان اعتیمادکردن سەر ئەو دوو کۆمپانیای بەشی پێداویستی زۆری نانەوەخانە و سەمونخانەکانی هەرێمی کوردستانیان هەیە هەوەندیان گەنم و ئارتێ بەڵێ زۆر باشە پێداویستیان هەیە پلانە 2024 یا بە بازارکردن و وەرگرتنا گەنم چییە دەدەمەکەیدا تێ پێشبینیکردن ئەف ساڵە گەنمێکی زیاتر بێ بەرهەمئانین و ساڵە پارژی کێمتر
ژ ناوچەیان دنیان عێراقی گەنم ژە لە حکوومەتە عێراقی باڵ وەرگرتن ئێمە ئەم ساڵ لە ئێستەدەوە لە ئێستەوە خەریکی پلانمان هەیە لەگەڵ وەزارتی کشتتوکاڵی عێراق وەزارتی بازرگانی عێراق هەردوو وەزارتی کشتتوکاڵی هەرێمی وەزارتی بازرگانی دا بنیشین بۆ ئەوەی بەڕاستی ئەو گەنمەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنێ هەمووی وەربگیرێ ینی یەکێکە لە ئامانجەکانمان و کاری بۆ دەکەین چونکە ساڵی ڕابردوو تەخمین کراوە ئەم ساڵ 500,000 تن بوو وەرگیرا بەڵام ئەم ساڵ تەسەوڕەکەین زیاتر بێت چونکە هەم باران باشی باریوە هەمیش زەوی زۆر کراوە بە گەنم بۆیە تەسەوڕەکەین ئەم ساڵ لە حدودی 750 تا 800,000 تن گەنم لە کوردستان هەبێ ئەمان دەوێت ئەو 800,000 تنە گەنمە وەربگیرێ ئێمەش وەکو خۆمان وەکو سیلۆکانی هەرێمی کوردستان شوێنی هەڵگرتنمان هەیە کێشەمان نییە ئەوەی دەمێنێتەوە کارتی تایبەت هەندێکی وەردەگرێت ئەو چەند وەردەگرێت ئەو هەرچەند بمێنێتەوەوانێ وەری دەگرێت ئەڵێ هەرچەند لە بازاردا بێ وەری دەگرن بە نرخێکی گونجاو کە جوتیارەکە تووشی زەرر نەبێت باشە بەشە خوراکە مەهانە مەزانیک و ئار ژێ نافخۆیە ژ لیستە مەهانەیە و بەش مەهانە مادەیەندن چەند ژوان هاوردەکرینە ژ وڵاتان چەندێن نافخۆیە بەنسبەت ئەو بەشە خۆراکی کە ئێستا بەشەکرێ برنجە شەکرە زەیتە دۆشاوە لەگەڵ ئالینۆک و نیسکە بەنسبە برنجەکەەوە برنجەکە لە پێداویستی ناو خۆ پڕ ناکاتەوە ئەوەی کە هەیە بۆیە لە ئەمریکا و تایلاند و ئۆرۆغاوێ زۆر جاردێ بەنسبەت دۆشاوەکەشەوە هەندێک جار لە سینەوە دێت بەنسبەت زەیتەکەەوە لە عێراق بەرهەم دەهێنرێ شەکرەکەش لە عێراق بەرهەم دەهێنرێ نیسک و نۆکەکەش هەندێک جار لە وڵاتانی دراوسێەوە یان میسرەوە یا لە ئۆکرانیاوە لەوێەوە بەرهەم دەهێنرێت و دەهێنێتە ناو عێراق چونکە ئێمە پرۆسەیەکە لەگەڵ عێراقین عێراق هەموو شتانە دەکرێت بۆ دابەشی پلانێک نینە ئەم واژی بپێویستە نام خەپەر بکەین بوون منە ئاوا تەماتەیان معجون تەماتە ماتەماتەین باشەنە لە هەموو عێراق نەبتنە هەرێما کوردستانە بەرهەم تینیتن دکارە ئاوا تەماتەن وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی کارمان بۆ کردووە کە مثلەن ئەو کارگانەی بەرهەمێنانی تەماتە و هەچی ئەو پێداویستەکانی ناوخۆی بەتابەتی کاڵا خۆراکیەکان خۆمان بەرهەمی بهێنین بەڵام پێویستی بەکاتە کاریش لەسەر کراوە ئێستا ئێمە کارگە پیشسازیەکان بخینەوە کار هاوکاریانکەین دامیان بکەین بۆی بەرهەمێنان بکەن بە دڵنیاییەوە ئێمە کەرەسەی سەرەتاییمان زۆرە بۆی ئەو کارگانە بەکار بخینەوە بەڵام پێویستی بە پلانە ئەوەش پلانەکان لە بەردەستدای ئێستا دەمانەوێت بەڕاستی وا بکەین لە چەند ساڵی ئایندەدا ئیتر بۆ کاڵا خۆراکیەکان پێویستمان بۆ نەبێت لە دەرەوە بهێنین کاڵای خۆراکی خۆشمان لە ڕووی تەندروستیەوە باشترە و لە ڕووی نوعێتیشەوە چاکترە لە شوێنەکە لە کاڵاکانینکە لە هەمان کاتژە بەڵام پێویستمان بەچێ پێویستمان بە هۆشیاری هاوڵاتیانە کە بیر لەوە بکەنەوە لەمە دوای ئیتر ئەتیمانکەینەوە سەر بەرهەمی خۆمان بکڕین لە بازاڕەکانە لە دوکانەکانە بۆ ئەوەی تەشجیع بێ بۆ بە جوتیارەکە و بەرهەمێنەکە کە بچن ئەو کاڵایە بەرهەم بێن زیادی کەن کەوان زیادیان کە چونکە ئەوان مەترسیان هەیە کاڵاکان ساغ نەبێتەوە لە بازاردا چونکە تۆزێ نرخی تێچوونی گرانە بەڵام لە هەموو دنیادا لە پێناوی پاراستنی بەرهەمی خۆت بۆ ئەمنی غیزایی خۆت بپارێزی پێویستە هەندێک تەسحیح هەیە بیدەیت تەسحیحەکەش بەوەیە کە تۆزێ لە جیاتی ئەو ئەگەر بە 2000 بێت ئەگەر 2250 بێت کاڵاکەی خۆت باشترە لە ڕووی تەندروستیش و لە ڕووی کوالیتیشەوە گەلەک سپاس ڕێزدار نەوزار شێخ کامڕێ بەبەری گشتی بازرگانی لە وەزارەتە بازرگانی پیشەسازی هەرێما کوردستان سپاس مامۆستا.